بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ئێمە ژیانێکمان گوزەران لە خزمەت ئاسایشی ڕۆحدا و زۆر دەرسمان باس کرد لەسەر ئەوەی کە چۆن دڵ و دەروونمان ئارام بێت. خۆشحاڵ بووم باسی هەندێک پێوە بکەم کە لە زمانی پێغەمبەری خۆیان صلی الله عليه و آله وسلم بەعەمەلی ڕۆحیان ئاسوودە بوو، دڵیان ئارام بوو. هاوڵەکانی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم و ژیان بەسەربردن لەگەڵیانە تام و چێژی تایبەتی خۆی هەیە. دەرسی پێشوو باسی مصعەبی کوڕی عومەیرمان کرد، لاوە جوانەکەی ناو شاری مەککە، شەهیدە ڕوت و ڕەجاڵەکەی ناو شاری مەدینە. دیارە ئەم پیاوە خزمەتی گەورەی زۆری ئیسلامی کرد. ئەمڕۆ یەکێک لە خزمەتەکانی ئەوتان بۆ باسەکەم. هاوڵێک کەیکێکە لە خزمەتەکانی ئەو هەرچی ئەم هاوڵە بەڕێزە کردبێتی هەمووی بۆ مصعەب نووسراوە. کاتێ مصعەب چوە ناو مەدینە و دەستی کرد بە دەعوە و بانگەواز، خەڵکێک لەسەر دەستی موسڵمان بوون، بە تایبەت چینی گەنجێکی 16 ساڵ هەرزوو ئیمانی هێنا. کاتێک 73 کەسەکە هاتنە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم، 73 کەس و 2 ئافرەت لە عەقەبەی دووهەما، یەکێک لەوانە ئەو مناڵە 16 ساڵە لەگەڵیانە هات. ئەم گەنجە جوانە طبعاً قژەکانی لول بوون و زبر بوون قژەکانی، بۆیە کاتێک کە وەسف ئەکرێ ئەفەرمێ شەعڕه ئەجعد قەتەط، لەگەڵ ئەوە بش بوون قژەکانی، بەڵام زۆر دیمەنێکی جوانیان دابوو بەم گەنجە جوانە. ناوم لێ ناوە ناوی تایبەتی کوردی خۆمان، ئەم زانا گەورەیەم ناو لێ ناوە لاوی زانا و بتشکێن. لاوی زانا و بتشکێن کێیە؟ لاوێک بێ گەنج بێ 16 ساڵ عمری بێ، بتشکێن بێ وەکو ئیبراهیم عەلەیهی السەلام، و هەروەها زۆر زانا و دانا و عالمێکی گەورە بێ. ئەویش بریتێ لە معاذی کوڕی جەبەل. معاذی کوڕی جەبەل ئەفەرمون ئەصحاب، معاذ خۆی زۆر ڕەش بوو، بەڵام دانەکانی زۆر سپی و جوان بوو. قژە لوولەکەی دیمەنێکی تایبەتی دابوویە، هەیبەت و وقارەکەی ئەوەندەی تر جوانی کردو. صفەتە معنەویەکانی زۆر نازدار بوون، زۆر جوان بوون. ئەوە بوو لە عەقەبەی دووەمە، یەکێک بوو لەو 73 کەسە هاتە خزمەت پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم و بەیعەتی دا، دەستی مبارەکی خستە ناو دەستی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. بەیعەتت ئەدەمێ ئەی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم لەسەر مردن. کاتێک کە گەڕایەوە ناو مەدینە، ئەم گەنجە تازە پێگەیشتۆ دانەنیشت، یەکسەر جوڵەیەکی دروست کرد لە ناو مەدینەیە و لە عەشرەتەکەی خۆیان گروپ و بزوتنەوەیەکی تایبەتی دروست کرد. ئەم بزوتنەوەیە ناوی لێنا بزوتنەوەی بتشکێن. ئەهاتن بتەکانیان ئەشکان بە ئاشکرا و بە نهێنی، چەندێ پێیان بکرایە بە ئاشکرا، پێیان نەکرایە بە نهێنی. 3 کەس بوون ئەم گروپە لە ناو شاری مەدینەیە. معاذی کوڕی جەبەل بوو لەگەڵ ثعلەبەیە لەگەڵ عەبدوڵڵای کوڕی ئونیسە. هەرسێکیان پێکەوە ئیتیفاقیان کرد 3 گەنج، یەکێکیان 15 ساڵ و دوانیان 16 ساڵ، بڕیاریاندا بتەکانی ناو مەدینە بشکێن. هاتن دیقەتیان ئەدا لەکوێ بیان توانایە و قەناعەتیان بە خەڵک کردای بە ئاشکرا بتەکانیان ئەشکان، نەیان کردای بە دزییان شکان. پیاوێک هەبوو لە عەشیرەتی ئەمان، ناوی عەمری کوڕی جموح، پتێکی هەبوو لە دارێکی زۆر تایبەت دروستی کردبوو، زۆر گران بەها بوو. هەموو بەیانێک بتەکەی تەرتیبە کرد، عەتری لێ ئەدا، جلی بوو ئەگۆڕی، داینا بوو، عەبدایەتیەکرد لە بەردەم ماڵەکەیە. پیاوێک بوو بتپەرستێکی حەقیقی بوو. ئەم 3 گەنجە جوانە هاتن جلەکانیان داکەند و چوون لە چاڵێکی مەدینە فڕیاندا. بەیانی هەڵسا شێت بوو عەمر، ئەی هاوار خواکەی منیان چی لێ کردو، ئەبێ لەکوێ بێ، گەڕا بە مەدینە، کۆڵان بە کۆڵ، لە ئەخیرە لە چاڵێکە دۆزیەوە.
خۆزگە ئەمزانی کێ ئەوی لێ کردووی خۆی عەزیمی من بەخوا چارەمە کرد بە شمشێر پتەکەی هێنایە و پاشی کردەوە جوانی کردەوە تەرتیب جلی لەبەر کردەوە داینا بۆ شەوی دووهەم بە هەمان شێواز هاتن پتەکەیان برد و خستیانە چاڵێکی تر گەڕا دۆزیەوە زۆر گریا بەسەر پتەکەیە تۆ بزانە خوای منیان چی لێ کردەوە چۆن خستیانەتە ناو چاڵێکەوە بەخوا دیارە ئەی خوای من ئەمانە کەیان شمشێر و شیر و تیریان پێیە بۆیە دەرەقەتیان نایە شمشێرێکی زۆر تیژی چاک کرد باش کردی شانی وتی ئەم شەو هاتن بوو بینم چیان لێکەی کوڕ ئەم شەوە عینن ئەم سێ پاڵەوانە ڕۆشتنەوە نەوینەوە لە پتەکەی ڕوتیان کردەوە بردیان لە چاڵێکی زۆر دوور لە مەدینە فڕیاندا سەگێکیشیان بینی تۆپی بوو شمشێرەکان کردە ملی سەگەکە ئەویشان خستە پەنای گەڕا زۆر گەڕا سەیری کرد لە ئەخیرە دۆزیەوە کە دۆزیەوە سەیری خواکەی کرد ئاوای لێ هاتووە و نەبۆنی خۆش و بۆنێکی ناخۆش لە پەنای سەگێکە فڕێدراوە وتی تەڵڵاهی لەو کونتە ئیلاهەن لەم تەکون ئەنتە وەکەلبون فی وەسەطی بئر قەسەم بەخوا ئەگەر تۆ خوا بوویتە لەگەڵ سەگێکا پێکەوە ڕانەئەکشێت لە بیرێکە لە ناو چاڵێکە هەستی کرد ئەم ئیشەی کە ئیکا غەڵەتە پەشیمان بوویەوە بوو بە یەکێک لە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەوبەیەکی باشی کرد ئەم حەرەکەیە لەناو ئەم گەنجانە جوڵەی زۆری لە مەدینە دروست کرد بوو بە قۆم و خۆ دەنگ و باس ئیشێکی زۆر گەورە بوو بتەکان هەر ئەوە نەبوو بشکێنن بتەکان هەوڵیان ئەدا بە شێوازێکی عەقڵان لە دڵی خەڵکا بیشێنن ئەیانتوانی بتی ئەم کابرای بسووتێنن ئەیانتوانی پارچە پارچەیکە نە ئەیان هێنا لە شوێنێکە کە ئەو بیدۆزێتەوە فڕیان ئەدا بۆی تێبگا کە ئەم خوایی ئەم هیچ نییە هەدەف لای ئەوان شکاندنی بتەکە نەبوو هەدەف لای ئەوان بریتی بوو لەوەی کە لە دڵی خەڵکە ئەم بتە بشکێن کاتێ پێغەمبەریان صلی الله عليه وسلم هیجرەتی کرد و هاتە ناو مەدینەوە یەکێک لەو کەزانەی زۆر ئیلتیزامی پێوە کرد و هەموو کات لە خزمەتیەوە معاذ بوو ئەم گەنجە جوانە دائیمە لە خزمەت پێغەمبەری خۆیان صلی الله عليه وآله وسلم زۆر گرنگی بە قورئان و بە ئەحکامی شەرعی ئەدا لە زمانی پێغەمبەری خۆیان صلی الله عليه وآله وسلم هەندێک هاوڵ هەبوون کاتێک کە پێغەمبەریان صلی الله عليه وسلم خۆی لە حیاتە بۆوان فتوایان ئەدا یەکێک لەوانە عوثمانی کوڕی عەفان یەکێک لەوانە معاذی کوڕی جەبەل لەگەڵ بوونی پێغەمبەری خۆیان صلی الله عليه وآله وسلم فتوایان ئەدا لەناو مەدینەیە قورئانێکی باشی وەرگرت پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێت چوار کەس بە باشی قورئانیان لە منەوە وەرگرتووە لەو کەسەوەنەوە قورئان وەرگرن یەکێکیان بریتێ لە ئیبن مەسعود یەکیان بریتێ لە سالم یەکیان بریتێ لە ئوبەی یەکیان بریتێ لە معاذی کوڕی جەبەل ئەم گەنجە جوانە قورئان لەوە وەرگرن هەر پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم فەرمێ ئەعلەم ئومەتی عالمترینی کەس لە ئومەتەکەی من بالحلال والحرام معاذ بن جەبەل عالمترین کەس لە ئومەتی مناوە کە حەڵاڵ و حەرام لە یەک کاتەوە بزانێ کامە حەڵاڵ و کامە حەرامە معاذی کوڕی جەبەلە ئەم گەنجە جوانەیە لە فەرمایشتێکا فەرمێ نعم الرجل وەصفێکە ثەنایەکە نعم الرجل معاذ بن جەبەل پیاوێکی چەند چاکە معاذی کوڕی جەبەل جارێکیان پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئاوا سەیری معاذی ئەکرد معاذ ئاوایە بە دەوریا و ئەڕوات و خزمەت ئەکا فەرمووی یا معاذ ئینی لأحبک ئەی معاذ من تۆم زۆر خۆشەوێ ئەفەرمێ معاذ چاوی بەرز کردەوە پێغەمبەریانی صلی الله عليه وسلم بینی فەرمووی والله يا رسول الله إني لأحبك في الله سم بخوا أي پیغمبر خوا صلى الله عليه وآله وسلم من لبر خاتي خوا منش توم زور خوشه فرمي أي معاذ كمال كلمات بي ألم لدواي همون نيجك وبيان لي لبيري نكي دواي همون نيجك بلي اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك خواي جان ئیعانەم بکەیت و هاوکاریم بکەی کە زیکری تۆ زۆر بکەم کە شوکری تۆ زۆر بکەم کە جوانترین شێواز عەبدایەتی بۆ تۆ جێبەجێ ئەم تەڵقینە گەورە دوای ئەوە معاذ قەت ئەمەی تەرک نەئەکرد ئابەد هەموو کاتی ئەم زیکرەی ئەخوێن لە دوای نوێژەکان اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك قەت ئەم زیکرە لە یاد مەکەن من ناتوانم ذکری خواکەم ئەگەر هاوکاری خوا نەبێ خوای خۆت هاوکاریم کە ذکری تۆکەم خوای خۆت هاوکار ناتوانم سپاسی کەم زمانم کولە خوای تۆ خۆت سپاس گوزاری بخەرە سەر زمانم سەر دڵم کە شکری تۆکەم خوای تۆ خۆت بمخەرە سەر جوانترین جۆری عیبادەت من نازانم کامەیە پاڵەوانی ئەمڕۆمان لە غەزوەی بەدرا بەشداری کرد
لە ئوحودا بەشداری کرد لە خەندەقا بەشداری کرد کاتێ پێغەمبەرگیان صلی الله عليه و سلم فەتحی مەککەی کرد لە دوای ئەوە بەرەو حونەین ڕۆشت کێی دانا کە خەڵکی مەککە فێری تعلیمی دین کە فێری قورئان کە سەیری کرد لەناو ئەسحابە قژلوولەکە بانکەن وەرە ئەی معاذ وەرە تۆ ئەمانە فێرکە دایان مەزرێنە سبحان الله مصعبی کوڕی عومەر خەڵکی مەککەیە لەناو مەدینەیە داعوە بانگەوازەکە ئەی معاذ تۆ خەڵکی مەدینەیت و لەناو مەککەیە داعوە بانگەوازەکە پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم خۆی ڕۆشت ئەوەی کە داعوە بانگەوازی خەڵکی تعلیمی دیندا ئەدە لەناو مەککە معاذە پێغەمبەریان صلی الله عليه و سلم وردە وردە ئوممەی ئیسلامی گەشەی کرد تەشەنەی کرد بەرز بوون پاشاکانی یەمەن موسڵمان بوون هاتن بۆ خزمەتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم ئێمە ئیمانمان هێناوە ئەمانەوەی کەسێک بێت تعلیمی دینمان دابدا چاوی گێڕا لە مەدینە کی هەڵبژێرە بۆ ئەم تعلیمە جارێکی تر معاذی کوڕی جەبەل وەرە ئەی معاذ بچۆ بۆ یەمەن بەڵام معاذ ئەی معاذ پێش ئەوەی بڕۆی پێم بڵێ بزانین چی ئەکەی ئەتەوێت چی بکەی چۆن حکم ئەەکەی ئەوە تۆ ئەچیتە ئەو شوێنە غەریبە دووری لە پێغەمبەرگیانەوە صلی الله عليه و سلم چۆن حکمی خوا ئەکەی فەرمووی هەر مەسەلەی هاتە پێشەوە بە قورئان حکمی خوا ئەکەم وتی ئێگە دەستت نەکەوت لە قورئانە فبسنة رسول الله صلى الله عليه وسلم بسنتي أو تي أجد دسن نكوت وتي أجتهد اجتهادكم عشاء سبحان الله لا فرمايشتك أفرمي أجتهد بالرأي خوم اجتهادكم لدينا هلا جوزم لدينا بويا زور كاد إما يكنش سيرك بيومان أو تري أنك كدليلك ما بينه للقرآن والسنة زانو كلمة غلطة إما تشوار أصول ما هي ودين قرآن سنة إجماع قياس بريتين اجتهاد أو قصي معاذة أعلم ترين كذب حلال وحرام يا أمة على اجتهادي خوم رأي خوم عقلي خوم أخم كار وتيجيشن للدين دين زور جرينجي با عقلي إنسان كان داو وهي أمتي إسلامي لأستيكي زور بالا وبرزا كار لسر عقلي إنسان كان كأس أمهم كتابة لفقه إسلامي أيبينن هر مذهبي إلا مذهب كان بقرن ملايين كتابتين وسراو مذهب إمام الشافعي أو مذهب إمام أحمد أو أبو حنيفة رضا ورحمة الله مذهب إمام مالك الظاهرية كان هم مذاهب هم أوها برا لكتاب أما أنا هم يبروبومي عقلي إنسانا لوهة أجتهد برأيي ولا آل لروايتك هيج صلناكم ولو كاجتهادك سيري أم أستبرزي معاذ كري جبل في غمرجان صلى الله عليه وآله وسلم ليتو ربو نانا كشاي بسنجا فرمي الحمد لله الذي وفق رسول الله لما يرضي رسول الله صلى الله عليه وآله وسلم الحمد لله خويا سباس بوتو كان نوێنەرەکەی خۆتت تەوفیق داوە بۆ شتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی خۆش واتە خۆشەویستمان پێی خۆشە کە بە قورئان تەحەکوم کە بە سنە تەحەکوم کە بە ڕەئی خۆی تەحەکوم کە ئەم زانە گەورەیەمە کاتێکە پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم بەڕێی کرد دوعای بۆ کرد تی خوای گەورە لە پێش و پاشتەوە لە لای ڕاست و چەپتەوە بتپارێزێ لە سەر و خوارەوە بتپارێزێ خوای گەورە داوای لێ ئەەکەم لە هەرچی شەڕی جنۆکە و ئینسانە بتپارێزێ ئەی معاذ پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم تا قەراخی مەدینە لەگەڵیان ڕۆشت ئەزانن معاذ لەم کاتە بەسەر وڵاخ و ئەسپەوە بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم بە پێ لە خزمەتیە ماشا هەندێک لە ڕوایەتەکان ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم خۆی نزیکە کردەوە لە ئەسپەکەی معاذ هەتا وەکو معاذی تۆزە دوور خستەوە لە خەڵکەکە ئەی معاذ ئەمێ وەسیەتێ بۆ بکەم معاذ دابەزی لە خزمەتیە فەرموو خۆشەویستەکەم فەرمووی يا معاذ إنك عسى أن لا تلقاني بعد عامي هذا أي معاذ احتمال لدواي أم صلبة من نجيته أفرمي لم كاتا معاذ كأم كلمي جيلبو على حبسا إن جاء في غمريان رويتي كده وفرموي ولعلك تمر بمسجدي هذا وقبري أخوائي معاذ احتمال بقريته وأليرا مزقوتك من لقى القبر كما ببين أم دوانا بيك وبين أفرمي معاذ دسي كربك قريان أيزاني إثر خوشويستكي نابينته أما إشارتك هاولان لدوره معاذ ينبيني بو الشوازة أقري همو دسان كربك قريان في غمري خوا صلى الله عليه وآله وسلم معاذ زور خوشويست أشي زاني نايبينته وإشارتي شداية أي معاذ كأما كوتالي قايمنوتو يا أي معاذ
ئەفەرمێ معاز بەڵام لە پێناوی بانگەواز و دینەکەیە ئەبوایە بڕۆشتایە، ئەبوایە ڕێی بکردایە. بۆیە معاذ لایەک چاوی لە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم چۆنی بەجێ بێڵم خۆشەویستەکەم و ئەخیر جارمە بیبینمەوە، جارێکیش ڕێگای داوە و بانگەواز ئەبێ بڕوا خزمەت کە دینداری بکە خواناسی بکە. لەم فەرمایشتا پێغەمبەریان صلی الله علیه وسلم سەیری کرد هاوڵان زۆر بێتاقەتن وەزانی معاذ زۆر چاوی لە دوایە، فەرمووی ئین ئەولە الناسی بی المتقون، باشترین کەسانێک بە من بریتین لەو کەسانێک کە خوا ناسن ئەینەما کان و لە هەر کوێ بن لە هەر کوێی سەرزەویا بن ئەی ئەصحاب ئەولاترین کەس بە من متەقیەکانە. لە ڕوایەتێکە لە هەر زەمانێکا بن مادام خواناسی ئەکەن ئەولاترین کەسن بە من. معاذی کوڕی جەبەل ئەم سەفەرەی بەڕێ کرد، سەفەرێک پڕ ئازار و میحنەت، هەمیشە چاوی لە دواوەیە. تۆ بڵێ ئیتر ئەمە کۆتا بینینی پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم بۆ من، بەڵێ معاذ فعلا ئەخیر جار بوو خۆشەویستەکەی ببینێتەوە. چوە ناو یەمەن، لە ناو یەمەنەوە لەو غەریبیە هەواڵی پێگەیشت کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆچی کرد، وەکو شەیدا و دێوانەی لێ هات نەئەزانی چی بکە. ئەوە بوو بڕیاریدا کە بۆ ئەم ساڵ هەرچۆنە بێ حەجە بکە بەشکم دڵی تۆزی هێواش بێتەوە. هەموو کاتێک بیری ئەکردەوە دەستێ کرد بە گریان. بەڕێکەوت بەرەو حەج، لە حەج بینی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ ئیمامی عومەر کاتێک کە معاذی بینی قژل و لە جوانەکانی لە دوورەوە دەرکەوت، سەری بەرز کردەوە بۆ لای، فەرمووی ئەی معاذ تعزیەباریت لێ ئەکەم لە مردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم. معاذی ڕووی تێ کرد و وتی من تعزیەباری لە تۆ ئەکەم ئەی ئیمامی عومەر. ئەفەرمێ پێکەوە تێر گریان و دانیشتن هاوڵان لە دوورەوە سەیریان ئەکردن و ئەگریان تعزیەباریان لە یەکتری ئەکرد. ئیمامی عومەر زۆری خۆشەویست. لە زمانی ئیمامی ئەوبەکر لە یەمەنە مایەوە، لە زمانی ئیمامی عومەر جارێکی تر گەڕایەوە ناو مەدینە و چۆ ناو یەمەن و هەم گەڕایەوە ناو مەدینە. ئەفەرمێ ئیمامی عومەر وەڵڵاهی ئەگەر خەلیفە لە دوای خۆم بەجێ بێڵم معاذ بەجێ هێڵم، ئەگەر خوا پرسیاری لێکردم بۆ معاذ بەجێ هێشت. ئەڵێم ئەی پێغەمبەری خوا ئەی ڕب العالەمین، واللهی گوێم لێ بووە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم فەرموویەتی لە ساحەی مەحشەرە ئاوا هەموو عولەماکان ڕائەگیرن. ئەزان کە ئەڵێم عولەما ئیمامی شافعی، ئیمامی ئەبوو حەنیفە، ئیمامی ئەحمەد، ئیمامی مالک، ابن حزم، ابن تەیمی، ئەوەی کێ بێمێشتا، ئیمامی نەوەوی، هەموو زانەکانی کورد، هەموو جیهان بێنە پێش چاوی خۆت لە ساحەی مەحشەرە هەر هەمویان وەستاون. ئەفەرمێ گوێم لێ بوو پێغەمبەریان صلی الله علیه و آله وسلم ئەی فەرموو إن معاذ كان بين يدي العلماء يوم القيامة بالرتوة، لروجي قيامتها لبردم خوايا لبردم همو زانا كان ومعاذ وستاوى لبيش همو يانوا بأندازي كسيك بردك بميلي خوي هل بدأت شنك إيجيني بأندازي أو لبيش همو زانا كانوا بيركروا أم جنجا أما تشي ويلكروا لبيش لبردم همو علماء بي. إمام عمر أفرمي والله أجر بك ما خليفة لدوا خوام خواي جورا برسالي لكردم بو أوت هالبجال لنا وأمهمها والله نبيك يتخليفة اللهم لبن أمو تيب يا غمري خوا صلى الله عليه وآله وسلم. ابن مسعود أفرمي بتاقي تنها معاذ كان أمة قانتة، شون إبراهيم أمتي قاند بو إبراهيم بتشكين معاذ بتشكيني إيما أمتي قانت خوي بتنها يق أمة بو شوي أنا ربينيرة ليه ما ترسى. أفرمي يكيك لجاركان لزماني إمام عمر قرايا خزاني بيود باش دياريك تبو من هنا وتيجنك تو نأزاني مراقبي كي زور بقوة بسر موبو زور محاسبة كاربو حتى بونا هنا على جنكش زور أمي بلا وقرز بوتي تو خليفي بيغمبر بوي صلى الله عليه وسلم أي نادي بو أم لا أولا رسول لي أوي زماني أبو بكر إس زماني إمام عمر أو النفري كدانا وبسرته محاسبتك شو بجنكاني إمام عمر يوت والله حيف بو إمام عمر هاتو الرقيبك ورسولك دانا وبسر معاذ وكرة معاذ أو بيا وجورة ميردك من شو أو مراقبي لسردانا قصك جيشتو دام إمام عمر معاذ بانكري معاذ من مراقب مسرتو دانا من شون اشتواك والله أي إمام أي خليفة مسلمان أن هيت شمبيان وبيدم مراقبك مش بس مراقبي إلهي وبسر ما وأمز لك قلم كده
هەندێشتی دایوتی ئەم شتانەیە بدەرێ بە دیاری. طبعا معاذی کوڕی جەبەل یەکێکە لە زاهیدترین کەسەکان. دوو خێزانی هەبوو معاذ، ئەفەرمێ ئەو شەوەی کە سەرەی ئەم خێزانەی بووایە تەنانەت ئاوی لە ماڵەکەی تریشان نەئەخوارد. ئەوەندە زۆدێ خۆ دروستە، ئەو خواردن هیچ حەقی نییە بەسەر مەسەلەی سەرەکانەوە. ئەفەرمێ ئەوەندەی مراعاتە کرد. معاذی کوڕی جەبەل کاتێک کە موسڵمانان وردە شامیان ڕزگار کرد، ئەبوو عوبەیدە نامەیەکی ناد بۆ ئیمامی عومەر: ئەی ئیمام، پێویستم بە کەسێکی زۆر بەهێزە خەڵک تعلیمی دیندا بدە، فێریان کە. گەڕا ئیمامی عومەر کی هەڵبژێرێ؟ کورە قژلولەکەم بۆ بانکەنەوە، ڕۆحمان بە قوربانی بێ. معازم بۆ بانکەنەوە: ئەی معاز، خۆت و هاوڵەکانت ئێوە 5 کەسن، ئەبێ سییانتان بڕۆن بۆ ئێوە، خۆتان هەڵی بژێرن، یا ئەوە تا من قورعەکەم و سییانتان نەنێرم. فەرمێن ناوەڵا قورعە مەکە، ئەو دوانەمان پیری ناڕۆین، سییانمان ئەڕۆین. بەسەرکردایەتی معاز ئەم 3 کەسە چوونە شام. ئەمە کۆتا سەفەری معاذە ئیتر بگەڕێتەوە بۆ مەدینە. تەرشیفی چوە شام، دەستی کرد بە تعلیمی دین. زۆرێک لە هاوڵان ئەگەڕنەوە ئەڵێن کاتێک ئەچوونە شام گەنجێکمان ئەبینی پیرە ئەسحاب بە دەوریەوە خڕ بووبوونەوە. هاوڵە پیرەکان هەمووی گوێیان لەم گەنجە مناڵە ئەگرت. سەرمان سوڕەما، باش ئەوە چۆن ئەوە دەوریان گرتەوە و هەموو قسێک لەوە وەرەگرن، یا ئەگەر ئیشکالێکیان هەبێ ئەچنەوە لای ئەو گەنجە. ئەو گەنجە کێیە؟ وتیان ئەو معاذی کوڕی جەبەلە. کاتێک کە ئەبوو عوبەیدە وەفاتی کرد، معاذ کرایە جێگری. معاذ چووە فەلەستین، کەمێک مایەوە لە سوڵتان. ئیتر کاتەکانی کۆتایی ژیانی بوو، لە سەرەمەرگە دوور لە ماڵ و مناڵەکەی خۆشی. کاتی ڕاکشا بوو، چاوەکانی بەرز کردەوە، وتی: خوای گیان، اللهم ئینی كنت أخافك، بەخوا پەروەردگارە، من پێشتر زۆر لە تۆ ئەترسام، ولكن اليوم أرجوك، بەڵام ئەمڕۆ لێت ناترسم، ڕەجای زۆرم بە تۆ هەیە یا ئیلاهی. خوایە تۆ ئەزانی، تۆ شاهدی، إنك تعلم أني لم أكن أحب الدنيا وطول البقاء فيها لغرس الأشجار وجري الأنهار. خوایە تۆ خۆت ئەزانی من خۆش دنیام خۆش نەمەویست دنیا زۆر بمێنێتەوە بۆی داروباری تیا بنێژم و ڕووباروشتی تیا تەرتیب بکەم و ئاو بدێرم و خزمەت کەم و ژیانی خۆم چاکەم. بەخوا پەروەردگارە تۆ ئەزانی من بۆیە دنیام خۆشەویست، بۆی زۆر تونیم بێ تونی. یەکێک لەو هاوڵانەی کە زۆر بەڕۆژوو ئەبوو معاذی کوڕی جەبەل، ئەو کاتانەی بەتاتی گەرم بووە، ناڕەحەت بووە، زۆر بەڕۆژوو ئەو. یەکێک لەو هاوڵانەی کە سەعاتەکانی کۆتایی شەو خەریکی دینداری و خواناسی بوو معاذی کوڕی جەبەل بوو. یەکێک لەو کەسانەی کە مزاحەمەی عولەمای ئەکرد، لە کوێ مەجلیسێکی ذیکر هەبووە وتە عالمێکە بووە ئەچوو لە خزمەتیا دائەنیشت، لەگەڵ ئەوە خۆی عالمترین بوو، ئەچوو گوێیەگرت. ئەڵێ خوایە تۆ خۆت ئەزانی من دنیا و مانەوەم لە دنیا بەخوا بۆ دارناشتن و بۆ خزمەتی دنیای خۆم ناوێ، بۆ ئەوم ئەوێ بە ڕۆژوو بم زیاتر تایە، بۆ ئەوم ئەوێ یا ئیلاهی کە شەوان زیندووکەمەوە بۆ تۆ، بۆ ئەوم ئەوێ کە لە زانایان لە خزمەتیانە بوەسم و چۆک بە چۆکیانەوە بنم، بۆ ئەمە ژیانم ئەوێ، گەنە ژیانم ناوێ. دەی خوای گیان، ئەم نەفسەم لێ وەرگرەرەوە، چۆن کەسێکی ئیماندار بە جوانترین شێواز لێ وەرئەگیرێتەوە، خوای ئاوا لێم وەرگرەرەوە و لێم قبول کەرەوە ئەم نەفسە و کۆتام بکە. ئەفەرمێ ئەم کەلیماتانە لە زمانی دەرچوو، ڕۆحی پیرۆزی شاد بوو. ئەمێ لێرە سەرنجتان لەسەر شتێک ڕاکێش. معاذی کوڕی جەبەل لە 16 ساڵیە ئیمانی هێنا، لە 33 وەفاتی کرد. واتە چەند ساڵ ژیا؟ 17 ساڵ. 17 ساڵ ژیا. باشە بە 17 ساڵ فریاکەوتی قورئان لەبەرکەی، باشە فریاکەوتی فێری حەڵاڵ و حەرام ببی بە تەواوی، باشە فریاکەوتی ئەی معاذ ئەم خزمەتە گەورە بە ئیسلام بکەی، لە یەمەنەوە بۆ شام و بۆ فەلەستین و بۆ مەدینە و بۆ مەککە خزمەت بکەی. چ بەرەکەتێکە خوا دایەتی بەم عومری ئەم گەنجە جوانە لە خزمەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه و آله وسلم. ئێمە گەنجێکمان کە 16 ساڵە بێ ئەڵێن کاکە لێ مەگرە هەرچی ئەکا با بیکە. کورە گەنجی 16 ساڵ یعنی شۆڕش، یعنی ئەو کەسەی کە ئەتوانێت کاری گەورە بکە، ئەتوانێت شۆڕشی گەورە بەرپاکە. بۆیە دیقەت ئەدەی ئەصحابی ڕەسوڵ الله صلی الله عليه و آله وسلم مەدرسەکەیان لەناو پەروەردەکەیان لەناو مەدرسەیەکی محەممەدیە ئەوە زوو گەورە ئەبن و گەشە ئەکەن و بەرز ئەبن.
ئەبێت چەند شادومان بێ معاذی کوڕی جەبەل لە ڕۆژی قیامەتە کە لە پێش خەڵکی هەموو عولەما طبعا لە پێش خەڵکەون لە پێش هەموو عولەماشەوە معاذی کوڕی جەبەل وەستاوە چاوەڕێ ڕەحمەت و بەزەی ڕەب العالەمین ئەکە بە ئەندازەی کەسێک بەردێک تۆڕ بدە تۆن ئەو لە پێش هەموو عالمەکانەوە سنگی دەرپەڕاندووە بە 17 ساڵ. ئێمە خەریکە 17 ساڵەکانمان ئاسان هەمووی بەدەستمانەوە دەرەسی ئەڕوە. ئەی چەندێک ئێمە ئەبێ لە خزمەتی ئەم بەرنامەشین و پەیامەشین نابین هەتاوەکو دامەزرین، تاوەکو فێر بین، تاوەکو تعلیم بکەین، تاوەکو بڵێنەوە. ژیانی ئێمە ئەمڕۆ لە خزمەت ئەم پیاوە گەورە بوو. پیاوێک کام کاتانەی زۆر سەخت بوو تیا بە ڕۆژوو ئەبوو، کام کاتانەی زۆر ناڕەحەت بوو شەوانەی زیندوو ئەکرد، کام کاتانەی زۆر بە ئازار بوو لە خزمەت عولەمایە خزمەتی ئەکرد. ساتانێک و کاتانێک هەموو ئەمری خۆی تەرخان کرد لە پێناوی دەعوە و بانگەوازە. کۆتا قسم لە خزمەتانە ئەفەرمێ ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ جارێک ئەو کەسانەی تاقی ئەکردەوە کە لە بەردەستیا بوون، وەڵامەکەی خۆی بان کرد وتی وەرە بچۆ ئەم کیسە پارەیەم بۆ معاذ، کیسەیە پارەی بر بۆ معاذی کوڕی جەبەل. معاذ کردیەوە سەیری کرد پڕە لە دیناری ئاڵتون. ئەفەرمە سەیری دینارەکانی کرد دەستی بەرز کرد خۆی لە عومەری کوڕی خەتابی قبوڵ کە یا ئیلای خۆی پاداشتی بێتەوە لە پێناوی موسڵمانانە. یەکسەر جارێکی خۆی بان کرد ئەم 2 دینارە ئاڵتونە بەرە بۆ فڵان کەس، ئەم 2 دینارە بەرە بۆ فڵان کەس، ئەمە بەرە بۆ فڵان کەس. ئەفەرمە خەریکی تەوزیعات بوو، خێزانی هاتە دەرەوەتی واللهی ئێمەش فەقیرین ئەی معاذ، ئێمەت لەبیر نەچێ، والله ئێمەش فەقیرین معاذ. ئەفەرمە لای کردەوەتی واللهی قسەت نەکردە ئەیژنەکە لەبیرم ئەچوونەوە. 2 دیناری ما بۆ هەردوو خێزانەکە یەرەکەی دینارێ هەمووی. کاتێک کە خەبەری هێنایەوە بۆ عومەری کوڕی خەتاب فەرمی واللهی پارەکەی ئەوە لەکرد هەمووی بە هەدەردا بەملا بۆلا بڵاوی کردەوە بۆ شێوازە. فەرمی بۆ هاوڵێکی تریش هەمان پارە بەرن، بۆ هاوڵێکی تریش هەمان پارە بەرن، هەمویان بۆ شێوازیان کرد. ئیمامی عومەر فەرمی واللهی ئەمانە بەعزێکیان برای ئەوانی ترن، هەمویان وەکو یەک ئەکرد لە یەک مەدرسە پەروەردە بوون. ئەمانە دنیان نەویست بوون، ئەمانە خواویست بوون، ئەمانە توا بوونەوە لە پێناوی دینە، ئەمانە بۆ دین ئەژیان نەک بۆ دنیایە. خۆیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمەت سڵاوی ئێمە بگەینە بە معاذی کوڕی جەبەل. یا ڕەبی خۆیان داوات لێ ئەکەین بە کەڕەم و ڕەحمەتی خۆت یەک ناومان لە خزمەتیا بێنە. یا ئیلاهی عەرزیکە کە بە دڵ ئێمە ئەومان خۆش ئەومان بە قودوە گەورەی خۆمان داناوە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت لەسەر جەم گوناهەکانمان ببورە. خۆیان گوناهانە لەمە پێشکردومانە عەفومان کە، گوناهانە لەمە دوایکەین عەفومان کە. خۆیان داوات لێ ئەکەین لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ، خۆیان لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ. یا ڕەبی خۆیان دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە. یا ڕەبی خۆیان هیممەتمان زیاد کە، خزمەتمان بۆ دینداری زیاد کە، عاقبەتمان پڕ خێر و بەرەکەت کە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خۆیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت وە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بەرەکاتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنە. یا ڕەبی خۆیان داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت بمان گێڕە لەو کەسانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم خۆشی ئەون. خوا بمان گێڕە لەو کەسانەی کە پێغەمبەری خوایان صلی الله علیه و آله وسلم زۆر خۆشەوێ. یا ڕەبی خۆیان حیا و حرمەتمان زیاد کە، هیممەت و دینداری و خواناسیمان زیاد کە، بەزەی و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە، عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە. خۆی بۆ خاتری گەوری خۆت لە گوناهی دایک و باوکمان ببورە، لە گوناهی برا و خوشەکانمان ببورە، لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببورە. یا ڕەبی خۆیان داوات لێ ئەکەین لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە. یا ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەت و کەڕەمی خۆت. خۆیان کەڕەم و بەرەکەتی خۆت بەسەر هەموو کەسێک ببارێنە کە ئێمەی خۆش ئەوێ لە پێناوی تۆ. یا ڕەبی خۆیان داوات لێ ئەکەین هەر کەس گوێمان لێ ئەگرێت لە هەر شوێنێکە کە کەلیمەیەک ئەڵێن یا ڕەبی خۆی بە ئەجر و پاداشبووی بنووسە سەرفرازی دنیا و ئاخرەتی کە. یا ڕەبی خۆی ئەو کەسانەی کە لایکی وتارەکانمانەکەن، شێریانەکەن، بڵاویانەکەنەوە، تعلیقێکیان لەسەر ئەنووسن. یا ڕەبی خۆی ئەوانەی حوزوریان ئەبێ لە وتارەکانمانە سەرفرازی بەردەم دیوانی خۆتیان کە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خۆی ئەم کەلیماتانەمان لەبەر خاتی تۆ بەڵاو کردەوە وت. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت ئەم کەلیماتانەمان لێ قبوڵ کە. یا ڕەبی خۆی بە نووری ئەم کەلیماتانە خۆی دامەزراومان کە. یا ڕەبی خۆی لە فتنە و فەسادی ئەم زەمانە بمان پارێزە.
خوای لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە داوا لێ ئەەکەین بە کەرەم و ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت یا ڕەبی خوای دڵمان ئارام کە خوای دڵمان ئارام کە یا ڕەبی خوای بمان گێڕە لەو عەبدانەی کە دڵیان ئارامەکە یا ئەکرەم الئەکرەمین خوای دڵمان پێوەستی خۆت کە یا ئەکرەم الئەکرەمین خوای هەر گرفتێکمان هەیە بۆمان چارەسەرکە خوایە تۆ خۆت خاوەنی دڵەکانمانی تو گەورەی خۆت دڵەکانمان مەدەرە دەستی خۆمان بۆ چرکە ساتێک یا ئیلاهی خۆت سەرپەرشتی کارەکانمان کە خۆت تەوفیقمان بدە هیدایەتمان زیاد کە دامان مەزرێنە یا ڕەبی خوایە داوا لێ ئەکەین لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ خوایە لەم دنیای دەرمان مەکە بە شایەتمانەوە نەبێ یا ڕەبی خوایە بە ئەندازی دەنکی بارانی باریوی ئەم ساڵ خوایە سەڵەوات بۆ دیداری پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم ئەنێرین و پێ بگەێنە یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ڕەبی خوایە داوا لێ ئەکەین ئێمە ئەمانەوەی ژیان لەگەڵ هاوڵان نابەرینە سەر تو گەورەی خۆت خوایە داوا لێ ئەکەین ژیانمان وەها لێ بکە خوایە چۆن دەموچاو و هەیئەتت وەها لێ کردوون لە هی هاوڵان بچێ خوایە وەهامان لێ بکە کردەوەکەمان لە هی هاوڵان بچێ یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە گیان لە شولارێکە داوینەتێ نوێژ و تاعەتێکە داوینەتێ وەکو نوێژ و تاعەتی ئەوان یا ڕەبی خوایە دڵ و ئیمانێکمان بدەرێ وەکو دڵ و ئیمانی ئەوان یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە داوا لێ ئەکەین بە ناوی جوان بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەم و بەزەی خۆت بەسەر ئەم مەجلیسانەمانە ببارێنە خوایە لێمان قبوڵ کە خوایە کەسمان ئەم مەجلیسانە بەجێ نەهێڵین ئیلا لە سەرجەم گوناهمان بوراوی سەرجەم کارەکانە بۆ جێبەجێ کردبین سەرجەم داواکاریەکانی ناخمانت خوایە بەهانامانەوە هاتبی خوایە بەخوا ئێمە نازانین چی باشە بۆ دینمان بۆ دنیامان هەرچی باشە بۆ دین و دنیامان پێمان عەتاکە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە داوا لێ ئەکەین ڕزوانی خۆت بۆ هەموو هاوڵان ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە بمان گێڕە لەو کەسانەی کە لەم دنیا ئەوانیان زۆر خۆشویستوە لەو دنیا بخزمتي أوان شاتبنا وأجنا وأوان آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناه من الشيء وجبوري خواهي قول لما قبلك